دابینەرانی عزیزی کەناڵی کوردستان 24 و پاسی یادگار سڵاوتان لێبێ خۆشحاڵماتەوە خزمەتتان خۆتان نەزان وردە وردە لە دەستپێکی خوێندنی زانکۆکان نزیک ئەبینەوە مەبەستمانە لە مەڵقەیە کە تایبەتمان کردووە بە خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان لەسەر کۆمەڵێک پرس قسە بکەین دیارە لەگەڵ پێشکەوتنی بوارە جیاوازەکانی خوێندنی باڵا و خوێندن و خوێندەواری لە تەواوی گیان هەرێمی کوردستانیش هەوڵ دەدات پێ بە پێ و پێشکەوتنە ئەگەر کەمیش بێ ئەگەر خاویش بێ ئەگەر وردیش بێ هەنگاوەکان هەنگاو بنێت ئێمە لەم بەرنمەیە لەسەر کۆمەڵێک پرس قساکەین ئەوەندەی کات ڕێگەمان پێدا یەکێک لەوانە پرۆسەی بۆلۆنایە کە لە زانکۆکانی کوردستان وردە وردە دەست بە جێبەجێکردن کراوە هەندێک زانکۆشەیە هەنگاوی باشیان تێدا ناوە و خوێندکارەکانیان تا قۆناغی سێ ڕۆیشتون بە پێی فاوندیشن و ئەوەی پێی وترێ پرۆسی بۆلۆنیا دار ئەمە یەکێکە لەو بابەتانەی کە ئێمە قسەی لەسەرەکەین لایەنێکی دیکەی قسەکردنمان گرنگیدانی حکوومەتی هەرێمی کوردستانە بە خوێندنی باڵا و هەروەها بە وەزارەتی خوێندنی باڵا دیارە کە باس لە وەزارەتی خوێندنی باڵا ئەکرێت قسە لەسەر ئەوە ئەکرێت کە ئەم وەزارەتە بە یەکسانی گرنگی بدات بە تەواوی زانکۆکانی هەرێمی کوردستان و لە بەرامبەر ئەمەیە بابەتێکی دیکە دێتەکایەوە ئەوەیە کە زانکۆ حکومیەکان و ئەو خوێندکار و قوتابیانی کە لە زانکۆ حکومیەکانن بە تایبەت مامۆستاکانیش تەنانەت سەرۆکی زانکۆکانیش بە شێوەیەک لە شێوەکان هەست بە نەعەدالەتی ئەکەن چونکە ئەو ترێت گرنگیدانەکان هەندێک جار لە زانکۆ ئەهلیەکان زیاترە لە کاتێکدا ڕەنگە ئاستی زانست و لایەنە ئەکادیمیەکە لە زانکۆ حکومیەکان باشتر بێ بە مەرجێک گرنگی زیاتریان پێ بدرێ ئەمە قسە لەسەرم بابەتاکەین قسە لەسەرەوەکەین چەند گرنگە ئەو خوێندکارانەی دەبن بە یەکەم ئەو یاخود پیانە وترێت تۆپتێنی زانکۆکان یەکەم و دووەم و سێمەکان بە دیاریکراوی کە لە 2015 تا ئەم ساتە چاوەڕێن دابمەزرێن لایەن لێ بکرێتەوە دابمەزرێن بۆ ئەوی هەست نەکەن هیچ جیاوازیەکیان نییە لەگەڵ ئەو قوتابیانەی کە هیچ هەوڵێکیان نەداوە هەردووکیان ئێستا وەکو یەکتر بێکارن چەند گرنگە وەزارەتی خوێندنی باڵا کار لەسەرەوە بکە ئەو بەشانەی ئەو کۆلێژانەی کە دامەزراندن تیاندا ڕوونادات دەرچووەکانیان دانامەزرێن کەم بکرێنەوە وردە وردە نەمێنن لە بەرامبەردا کار بۆ بازار بکرێت کار بۆ ئەوە بکرێت کە بە پێی خواستی بازار بە پێی داخوازی کۆمپانیاکان بەش بکرێتەوە و لەم بابەتە بکرێتەوە دیارە بابەتێکی دیکە کە ئەمڕۆ قسەی لەسەرەکەین ئەوەیە جێبەجێکردنی یەکپۆشی لە هەندێک زانکۆی کوردستان کە کار لەسەرەوە کرێت کە زیاتر بکرێت بێگومان قسە لەسەر ئەوەکەین کایە زانکۆکانمان بەرەوە چون ببن بە زانکۆیە کە زمانی ئینگلیزی زمانی یەکەم بێتیانە بێگومان قسە لەسەر ئەوە شەکەین کە ئەوەی پێوتێت توانستی زمانی ئینگلیزیە بێت چۆن ڕێک بخرێتەوە زۆر بابەتی دیکەش کە من ناتوانم بێگومان لە پێشەکەیە جێمووی بکەمەوە بەڵام ئەمە و کۆمەڵە بابەتە بوون کە ئەمڕۆ لەگەڵ دوو میوانی ئەزیز و بەڕێز قسەیان لەسەرەکەین دیارە من دوو میوانم هەیە بەڵام یەک میوانم ئەمڕۆ ڕۆڵی دوو کەس ئەبینێ لە بەرنامەکە یاخود دوو تایتڵ ئەبینێ جەنابی پرۆفیسۆر دکتۆر سەلاح ڕەزا سعید سەرۆکی زانکۆی چەرموو لە هەمان کاتدا نوێنەری فەرمی وەزارەتی خوێندنی باڵا لەم بەرنمەیە زۆر بەخێر بێن لە سلێمانی و چەمچەماڵەوە تەشریفیان هێناوە سەرچاوەکانم واروەها جەنابی پرۆفیسۆر دکتۆر هیمداد عەبدولقەهار پرۆفیسۆر لە زانکۆی سەلاحەدین لە هەولێریەوەش بەخێر بێن دکتۆریان سەرچاوەکانم هاتن وردە وردە دەست بە بەرنمەکەمانەکەین حتمما وردە وردە ئەڕۆین و دواتر ڕۆین چایەکی گەرمیشە خۆینەوە جەوەکەش گەرمە بەرنمەکە گەرمترەکەین دکتۆر سەلاح کە باس لە پرۆسەی بۆلۆنیا کرێت زانکۆی چەرموو دێتەوە مێشکی هەموو کەسانی کە لە بوارە ئەکادیمیەکەن ئێوە بۆچی چوونە ژێرباری ئەم بارە قورسە و چەند هەنگاوتان لێ بڕیوە تا ئەمڕۆ زۆر سپاس بۆ جەناب و زۆر سپاس بۆ تەلەڤیزۆنی کوردستان 24 کە کەرتێکی زۆر گرنگ و با بڵێن زۆر ئاکتیڤی حکوومەتی هەرێمی کوردستان کە کەتی خوێندنی باڵای بەسەری کردوتەوە بڵێ ئێمە کە پرۆسەی بۆلۆنیا کە بۆ ئێمە بۆ ساڵی سێم دەچین دەست پێەکەین واتە لە سمستەری پێنجەم داین ئەمە بۆچی زانکۆی چەرمە هەڵبژێردرا بێگومان ئێمە وەکو پایلۆت پرۆجێکتێک کە لایەن وەزارەتی خوێندنی باڵاوە زانکۆی چەرموو و هەروەها زانکۆی زاخۆ لەبەرەوەی دوو زانکۆی نوێی هەرێمی کوردستانن لەوانەیە کە پرۆژەیەک بێ زۆر ئاسانتر ئەکرێ بە حکمی ئەوەی وەکو ستافێکی تا ڕادەیەک ناڵێم زۆری هەیە بە ستافێکی مامناوەندی هەبوو و ژمارەی خوێندکارەکانیشی کەم بوو و ئەتوانی بڵێن هەویرێک بوو ئەتوانی ئەو شەیپەی کە ئەتەوێ ئاوا بیشێلی لەبەر ئەوە ئەو زانکۆی ئێمە چونە ژێر ئەو بارە و ئەتوانم بڵێم
تا ڕادەیەکی زۆر سەرکەوتێکی باشمان بەدەستێناوە کە ئەم قسەی ئەیکەم دوای 3 ساڵ زۆر بە جورئەتەوە ئەڵێم پرۆسەی بۆلۆنیا لە زانکۆی چەرم و هەنگاوی زۆر باشی ناوە ئەکرێ بکرێ بە دەستپێکێکی باش بۆ زانکانی هەرێمی کوردستان هەرێکە بە گوێرەی خۆی. باشە دکتۆر، ینی پرسیارێک وەڵامێکی کورتم ئەوێ بۆی پرسیاری دوایەوە بکەم. لە هەندێک زانکۆ لە هەرێمی کوردستان تازە خەریکە بیر لە پرۆسەکە ئەکەنەوە یان ئەیانەوێت دەست پێ بکەن. ئێوە چەند قۆناغیتان تێپەڕاندووە؟ زۆر ئاسایی ئەمە پرۆسەیە، یەکەم سیستەم نییە بڵێ کۆتایی دێ. ئەگەر باسی ئەوە بکەن کە ئەوروپا کاتێک کە دەستیان بەم پرۆسەیە کرد کە سەرەتاکە ئەگۆڕێتەوە بۆ کۆبوونەوەی سۆربۆن لە فەڕەنسا کاتێک کە وەزیری خوێندنی باڵەیە 4 وڵاتی زۆر بەتوانێت ئەوروپا کە بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا و ئیتالیا بۆ کۆبوونەوە بۆ ئەوەی ویستە هارمۆنیزەی خوێندنی ئەوروپا ناوچەی خوێندنی ئەوروپای هاوبەشدا بنێن هەتاوەکو بتوانە بە هەمان ستاندرد بە هەمان کوڵتی کار بکەن. لەبەرەوە ئەگەر ئەو وڵاتانە ئاوا دەستیان پێکرد بێت و دوای ئەوە وای لێها لە 1929 وڵات دەستی پێکرد. بۆیە زۆر ئاسایی ئەگە زانکانی ئێمەش لە یەک کاتە دەست پێ نەکەن ئەمە پرۆسەیە و هەموو زانکۆکان مەسەنباریان وەکو یەک نییە. لەبەرەوە من ناتوانم مخاڵنەی زانکۆی سەلاحەدین و سلێمانی بکەم وەکو زانکۆی چەرم و زانکۆی چەرم و ڕاستە سپەیسی کەمە مامۆستای کەمە بەڵام مەشاکلیشی کەمە. زانکۆی سلێمانی یا زانکۆی سەلاحەدین چەندەها ساڵە زانکۆ دایکەکان و پێشەنگانی هەرێمی کوردستان کە ئەم وڵاتەیان دروست کردووە بەڕاستی زۆر ئاسانیە بتوانین لە هەموو بەشەکانی لە هەندێک بەشە ئەتوان تەطبیقکەن و زۆر ئاساییشە مادام پرۆسەیە سەرەتایەکی هەیە مهم ئەوەی ئەم بە سەرەتایەکی باش بڵێن عەجەلە نەکەین. باشە پێشەوەی بچمە خزمەتی دکتۆریمدان، دایکان و باوکان خوێندکاران کە بە دیارم بەرنامەیەوە دانیشتون بۆچی زانکۆیەک هەڵبژێرن کە پرۆسەی بۆلۆنیای تایە بەڕێواچێ؟ پرۆسەی بۆلۆنیا بە زمانێکی سادە چییە؟ پرۆسەی بۆلۆنیا بە زمانێکی سادە بریتە لە ڕیفۆرم لە خوێندنی باڵا. ئەمە سەرەتاکەوە کوتم لە ئەوروپاوە دەستی پێکردووە. ئەمەی کە لە پشت ئەم ریفۆرمەوە هەیە بازاڕی کار و ئیکۆنۆمیە حکوم ئەدا. ئەبێ ئێمە بزانین ئەو کەسێک کە تەخەڕوج ئەکە ئێمە نابێ بەتاڵە بخینە ناو بازاڕەوە. ئەبێ خەڵکێ بخینە ناو بازارەوە نۆڵجێک واتە معریفەیەک و سکیڵێک و مەهارەتێکی باشی هەبێ هەتاوەکو تەرجەمەیکا بۆ کەمپتانسێک بۆ کەفاەتێکی بتوان لە بازاری کارە ئیشە کەواتە ئەو کەسێک کە ئەخوێنێ بۆ ئەوەی خۆشگوزەران بێت و ژیانی باش بێت. ئیجا ئێمە ئەزانی پرۆسەی بۆلۆنیا ئەگەر بەو شێوەی کە هەیە جێبەجێ بکرێ پڕاوپڕی ئەو پێداویستیانی بازاری کارە کەواتە ئەتوانی بڵێن بازاری کارە تەحکوم ئەکا بە ئیجوکیشنەوە. بازاری کارە پێمان ئەڵێ چی واتە لەو زانکۆ یانەی کە ئەم پرۆسەی تایە بەڕێوەچێت خوێندکار دەرەچێ بۆی دەست بەکار بکە نەک بۆی لە ماڵەوە دابنیشێت و بێگومان ئێمە ئەوەی کە ئەگەر بەو شێوەیە کە ئەمانوێت جێبەجێکەن خوێندکار ئەبێ پرچەکەن بە معریفەت پرچەکەن بە سکیڵ پرچەکەن بەوەی بتوانێت کۆمپیتانس کار لەبەرەوە ئەمە ئەساسیەکانە خوێندکار دروستەکەن بۆ بازاری کار کە ئەمەش ئەساسیەکان کاڵی بازاری کار یعنی گەشەی ئابووری وڵات لە ئەوروپاشە کاتێک کە ئەمە دەستی پێکردووە ترس بوو وای لێکردن بۆ ئەوە کە سەیریان کرد ئەو کوتلەی ئەمریکا و کوتلەی سینی هەرێکە فرێموەرکی خوێندنی باڵای خۆی هەیە لەبەر ئەوروپا ئەبێ ناچار بوو شتێک بدۆزێتەوە کە هەتاوەکو هەمویان کۆکاتۆ لە یەک ستاندەردا بتوانێت بە ئاسانی بازاری کار بۆ خۆیان بدۆزنەوە. سوپاس دەکەم دکتۆر سەلاح. دکتۆر هیمدان، پرۆسەی بۆلۆنیا ئەو ئامادەکاریانە چییە ئەبێ بۆی بکرێت پێشەوەی بچنە ناویەوە زانکۆ تازەکان؟ زۆر سپاس. کاڵێم تازە واتە بەنسبەت بۆلۆنیاوە نەگوەکو تەمەن و سەرەتا زۆر سپاس یادگار بۆ ئەو داوەتنامەیە و سپاس بۆ کەناڵی 24 خۆشحاڵم لەگەڵ لای بەڕێزم کاکتۆر سەلاح بەیەکەوەین. سەبارەت بە بۆلۆنا وەکو دکتۆریش گوتی بۆلۆنا پرۆسەیەکە زۆر گرنگە پێش هەر پرۆسەیەک تو دەست پێ بکەی ئامادەکاری و زمینە سازی بۆ بکەیت. من پێم وایە 4 تەوەر هەیە کە پێویستە ئیشی لەسەر بکرێ پێش ئەوەی بڕیار لەسەر جێبەجێکردنەکەی بدرێ. یەکەمیان ئایا یاسای خوێندنی باڵا کە بەشەکانی تایبەت بە سیستەمی خوێندنەوە هیچ ڕێگریەکی هەیە لەوە. دووەمیان سێ تەورەکەی تر تەوەری مامۆستا، تەوەری ژێرخان، تەوەری قوتابی. ئەوانە ئامادە کراون. بەڕای من دەبێ ئەوانە یەکە ئیشی لەسەر بکرێ. لە ڕووی مەسەلەن مامۆستاوە هەموو ئەو مامۆستایانەی کە دەرز لەو مەرحەلانە دەڵێنەوە کە بۆلۆنا پرۆسێس تێیدا جێبەجێ دەکرێت پێویستیان بە ترێنینگی تایبەتە. دەبێ شارەزا بن، دەبێ ئاشنا بکرێن بە
ئەی توزێت یعنی لە سەرتاوە تا کۆتایی پرۆسەکە ناکرێت تۆ تەنها ئەوەندەی فێر بکەیت کە لە مەرحلە قۆناغی یەکەم پێویست پێ بڵێ دوای ئەوەی مەرحلەی دووەمت پێدەم دەبێت پرۆسەکە بە شێوەیەکی گشتی وێنە گشتیەکەی بۆ ڕوون بکرێتەوە پرسیار ئەگەر پرسیار هەبێ ئەگەر ڕوونکردنەوە هەبێ بەڕای من لە هەندێک زانکۆ پەلە کراوە لە جێبەجێکردنی ئەو بڕیارە وەکو دکتۆر گوتی شەرنی هەمووش بەیەکەوە دەست پێ بکە بەڵام نیەتەکە ئەگەر هەیە پێویستە لەسەر ئەو چوارتەوەرە ئیش بن یەک لە ڕووی یاسا و ڕێنماییەکانەوە بەتابەتی ڕێنماییەکانی تاقیکردنەوە ئایا دەکرێت لە بەشێک یان لە کۆلیژێک بەشێک بە تەنها بۆڵۆنا پرۆسێس جێبەجێ بکرێت کە ئیمتحانەکانی ڕەنگە جیاواز بێ لە ئیمتحانی تەقلیدی کە دەکرێت ئەوەی کە ئیمتحانی فاینەڵ و ئەوەیە یان نا لە ڕووی ڕێنماییەکان و یەک دەگرێتەوە یان جیاوازی هەیە پێویستە ئەو شتانە هەموو لە سەرتاوە یەکلا بکرێتەوە دووەم مامۆستا گوتمان دەبێت ڕاهێنانی پێ بکرێ و ئامادە بکرێت چونکە بەشێکی زۆری بۆڵۆنا پرۆسێس لە ناو پۆل نییە زیاتر لە دەرەوەی پۆلیشە لە دەرەوەی پۆلیش چۆن تۆ بە تەڵەبە دەکەی لە ڕێی تەکنەلۆجیاوە بەشێکی هەندێک مامۆستا هەیە ئێستا ڕەنگە دوورە لە تەکنۆلۆژیا بەهۆی هەر هۆکارێک بێ ڕەنگە بەهۆی هۆکاری شخصی بێ بەهۆی تەمەن بێ بەهۆی هەر جۆرێک بێ ئەنی ناتوانانی سوود لەو مامۆستایە وەربگری کە لەگەڵ تەکنۆلۆجیا دوورن لە یەکترەوە ینی کە ئەوەش کەلێنێک دروست دەکات دوای ئەوە مەسەلەی تەڵەبەکەش دەبێ ئامادە بکرێت ئێمە زۆر خۆشە کە تەڵەبەیەک دێتە زانکۆ بەرچاوی ڕوون بێ لەسەر ئەو سیستەم و ئەو پرۆسەی کە لەسەری جێبەجێ دەکرێت بەڕای من دەبێت وەزارەتی خوێندنی باڵا لەلایەکە بەڵام وەزارەتی پەروەردەش دێت نایەتە ناوەوە هێشتا نهاتووە چونکە هیچ بناغەیەک و هیچ ئەساسێکی بۆ تەڵەبەکە دانەناوە کە دەچێتە زانکۆ ئەو پرۆسەیە جێبەجێ دەکرێت بۆی دەبێت ئامادەکاری بکە ڕاهێنانی لەسەر بکە هەروها بەڕای من پێویستە تەڵەبە و بە خێوکارانی تەڵەبەش لە بڕیاردان لەسەر ئەو بڕیارێکی وا چارە نووساس دەبێت دەنجیان هەبێ و دەبێت ڕێیان وەربگیرێ کە بەڕای من وەرنەگیراوە بڵێ کە هەز دەکەم ئەوە باشە نەقسێکە بەڕاست باشە ئەوەش ینی ئێمە هەوڵە دەینەوانی لەناو بەرنمەکەیە باسەکرێت هەم پێشنیاز بێ و بۆ وزارەتی خوێندنی باڵا هەم بۆ حکوومەت هەم بۆ زانکۆکانیش دکتۆر هیمدان یەکێ لەو کێشانەی زانکۆکانی هەرێمی کوردستان ئەوەیە ئەڵێن ژمارەی دەرچوو ساڵانە زیاتر دەبێت بەڵام ئەو بەشانەی کە دەرچووەکانیان هەلی کاریان نییە هەر بەردەوامن لە وەرگرتنی خوێندکار ئەمە ئەبێت چۆن لای لێ بکرێتەوە و چۆن ینی چارەسەر بکرێت بەڕای من دووسێ چارەسەر هەیە دەکرێت لە دووسێ لاوە با بڵێن مامەڵە لەگەڵ ئەو کێشەیە بکەین یەک ئەوەل جار ڕاوەستان لەسەرکردنەوەی بەش ئللا ئەگەر لە ژێر دیراسە و پێداویستی دەستگایەک پێداویستی کەرتێکی بازاری کار نەبێ ینی خەتوی یەکەم تۆ ئەگەر خوێن بەربوون هەبێ لە شوێنێک سەرەتا دەبێت خوێنەکە ڕابگری دوای چارەسەری بۆ بکەی و بۆ بکەی یەکەم هەنگاو ئەوەیە کردنەوەی بەش تا مەرحەلەیەک ڕابوەستێ ئللا مەگە بە پرۆسەی دڵنیایی جۆری کە پرۆسەیەکی دوور و درێژە بە جددی بکرێ نەک بەوەی کە جیاواز بێ لە شوێنێک بۆ شوێنێکی تر لە بەرناسیاوی مەسەلەن موافقی بەشێک بدرێ بە زانکۆیەک موافقی بەشێک نەدرێ بە زانکۆیەک یعنی ئللا دەبێت لەسەر دیراسەی بازاری کار پێداویستی بازاری کرد دووەم بین عیلاجی ئەوانە بکەین کە دوپلیکیتن یان دووبارە و سێبارە و چەند باران ئەگەر ئەوەشمان پێنەکرا بین ڕێژەی وەرگرتن سنووردار بکەین لەو بەشانەی کە وەکو یەکن بۆ نمونە ئەگەر وەکو ساڵانە خەڵکی ناڕازی زیاتر بخەیتە ناو بسەبەت ئەوەیە بەردەوام خەڵکی دەیخەیە بەشێک لەو بەشانەی کە من نامێناوی هیچ بەشێک بێن بەڕاستی بەشێک لەو بەشانە کە لە هەموو زانکۆکان هەیە لە هەموو زانکۆکانی زۆر جار لە هەموو بەشەکان زیاتر وەردەگرێت کەواتە ئەتۆ جێشێکی ئامادەکراوە و خاوەن بە کەلوریۆس دەخەیە بازار کە ئیشت بۆی پێدەلا ناکرێت لەبەرەوە کە ئیشت بۆ پێدا نەکرد ناعیلاجە ئەوە ناڕزایی دەردەبرێت قسە بە حکوومەت دەڵێ ڕەنگە ڕێگر بێ لە کارەکانی تریش کاتە سێ خطوەیە یەک ڕاگررتنی کردنەوەی بەشی نوێ تەنها بەمەرجی زۆر تند و لەسەر داواکاری بەشێکی بازاری کار دووەم ئەگەر نەکرا تێکەڵکردنەوەی ئەو بەشە چوونیەکانە هاوشێوانە ئەوە ڕێژەی وەرگرتنیان سنووردار بکەن سپاس دەکەم دکتۆر دێمەوە خزمەتان دکتۆر سەلاح یەکێک لەو ڕخنانەی لە تۆ بە شخصیە گیرێت و زانکۆ کەشتان بە تایبەت ئەوەیە ئەڵێن ئێوە هەوڵی ئێوادن زمانی کوردی پشتگوێ بخەن و هەموو گرنگیەکانتان ڕوو لە زمانی ئینگلیزی ئەتانەوە بیکەن بە زمانی زانکۆیە کە زمانی یەکەم تایە زمانی ئینگلیزی بێ بە فعلی وایە بەڵێ پێویستەوە ڕوون بکەینەوە یەکەم شتبا بزاری پرۆسەی بۆلۆنیا کە تەطبیقەکرێ معارضی ئەبێت ئەو کەسانەی کە لەگەڵ گۆڕانکاریان نین بێگومان ئەم دیعایانە دروست دەکەن من ئەوە بڵێم کە یەکەم کارنامەی
کە بۆلۆنیا لە بۆلۆنیا لە زانکۆی بۆلۆنیا لە ئیتالیا کە نووسرا بە زمانی پۆڵەندی نووسراوەتە بە زمانی ئینگلیزی نەنووسراوەتە نوسخە ئەسڵەکەی لەبەر ئەوە بۆلۆنیا ڕاستە بە زمانی ئینگلیزیە لەبەرەوە زمانی ئینگلیزی ئێستاکە زمانی ئینگلیز نییە بە تەنیا زمانێکی جیهانیە ئێمە لە بەشی کوردی هەرگیز بەنگلیزی نەماوتووە لە هەندێک بەشی ئەلمنەفس هەندێک مادە ئینگلیزی هەندێکی بە کوردیە چونکو بۆ خەڵکەکەی خۆمانە بەو شێوێ بەڵام کە تۆ دێیتە بەشی فیزیا بەشی طبیە بەشی ئەوانە زۆر ئاسان نییە ئێمە بتوانین ئەمانە بکەین بە کوردی لەبەرەوە بە پێی بەشەکان ئەگۆڕێ دوای ئەوە ئەمە شتێک نییە بڵێ بۆلۆنیا یعنی ئینگلیزی بۆلۆنیا یعنی ECTS ئەبێ خەڵک ئەمە تێبگات کە نظامی کردتە لێرە سیستەمی کردت بەکاردێ نەک زمانی خوێندن ئەبێ زمانی ئینگلیزی بە هەرگیز شتیوانە بەڵکەوە هەڵە تێگەشتنێکە ئێستاکە خۆ پۆڵەنداش بە پۆڵەندی ئەخوێنێت و بە پۆڵەندیە فەڕەنساش بە فەڕەنسی ئەخوێنێت و بە فەڕەنسیشە هەموو خوێندنەکان بەڵام بە کوردی ئایا ئێستاکە ئەو بەڕێزانەی کە ئەم ڕخنانە ئەگرن هەتا ئێستاکە مەجمەعێکی کوردی وامان هەیە توانی بێتی زاراوەکان یا وشە سازی بکە بۆ هەموو مستەڵەحاتەکان بەعکسەوە ئێمە زمانی شیرنی کوردی بەعکسەوە ئێمە پێمان خۆشە زمانی شیرنی کوردی زمانی زانست بێت بەڵام بۆ هەندێک اختصاسات ئەکرێت لەبەرەوە لە دنیا مستەڵەحات نەگۆڕاوە کەس لەگەڵ ئەوان نەبووە بڵێ زمانی ئینگلیزی لاواز کرێت ئەوە شتێکی ڕاست نییە بە هیچ شێوەیەک ئێمە بەشی کوردیمان هەیە بۆ نمونە لە بەشی کوردیە بەڵێ ئێمە ئیتما بە زمانی ئینگلیزی ئەدەین بەڵێ ئێمە گەرمانەوێت زمانی کوردی بگەێنین بە هەموو جیهان ئەبێز ئیتما ئەدەبی بەراوردکاری بین ئەدەبی بەراوردکاری ئەو کەسەی بەراوردی کا لەگەڵ عەرەبێکە ئەبێ عەرەبیەکی باشیش بزانێ ئەوەی بەراوردی کا لەگەڵ ئینگلیزیەکە ئەبێ ئینگلیزیەکی باشیش بزانی لەبەر ئەوە زمان هەرگیز ڕێگر نەبووە ئێمە هەرچەند زمانی تر بزانین زۆر باشە و بەعکس لە پێچەوانەشۆ ئێمە زمانی کوردی زمانی نەتەوەیە ئێمە ئەمانەی ئەتمامی بینێ بە تەواوەتی و داوا ئەکەن لە ئێستاشەوە مەجمەعی کوردی بۆ تەرجەمە دروست کرێ چۆن لە وڵاتانی ترا کراوە یەکسەر لە تورکیا لە ئێرانە کە دەوریاتێک دەرئەچێ لە هەموو دنیا یەکسەر بۆ بەیانات تەرجەمە کراوەتە سەر زمانی فارسی بەڵام لە هەمان کات ئەبێ ئەمە ئاگامان لەوە بەستیەوە زیاتر ئەوەیە لە ڕێگەی زمانی ئینگلیزیەوە کورد و بابەتە بەڵێیەکان خاڵی زۆر گرنگکە ئەبێ بیزانین ئەو کەسێک کە لە بواری زانستەکانە ئیشەکە زانستە پراکتیکیەکانە ئیتر مەجای طبیە مەجای هەندەسیە چێکە یەک پەیپەرێک یەک ڕیسێرچێک یەک پەبلیکیشنێک کەس سایتێشنی ناکە ئەگەر بە زمانی کوردی بێ لەبەر کەس لی تێناگا هەرێ بیکەن بە زمانی ئینگلیزی بەڵام بۆ ناوخۆ بابێن ئەو هەموو ئینگلیزیانە بکەن بە کوردی بۆی خەڵی تێبگات لەبەر کەس ڕێگر نەبووە لەوە هەوڵە دەم ئەوە تۆهمەتێکی بێ بنەمایەوە بە هیچ شێوە وانی باشە ئێوە لەم بەرنامەیە نوێنەری وەزارەتی خوێندنی باڵاشن عادەتەن کە کابینەیەکە گۆڕێت لە هەرێمی کوردستان هەموو ئەوانەی کە پەیوەستن بەو وەزارەتەوە بەو مەجالەوە ترسیەوەیان لێنیشێت کە وەزیرێکی نوێ دێت لە سفرەوە دەست پێ بکاتەوە کارەکانی ئەوەی پێش خۆی تەواو نەکات ئێوە لە وەزارەتی خوێندنی باڵاش کە تۆ ئەمڕۆ نوێنەرایەتیانەکەی کارەکانی پێشووتر تەواوەکەن یان لە سفرەوە دەست پێەکەن ئەبێ ئێمە یەک شتێکی تێبینێ کە من ئەتوانم بڵێ معلوماتێکی زۆر باشمە لەسەر وەزارەتەکەی خۆم بەڵام وەزارەتەکەی کە نازانم یەکەم وشەی بەڕێز کاکتۆر ئارام وەزیری خوێندنی باڵا ئەوە بوو وتی من هەرگیز بەد ناخەمە تەنیشتی بەردەوە خشت ناخەمە تەنیشتی خشتەوە واتە هەر لەسەر نەفسی مستەوا بێ بەڵکو خشت ئەخەمە سەر خشت واتە ئێمە ئەو پرۆسانەی کە دەستمان پێ لە خوێندنی باڵا هەمووی پرۆسەی چارەنووسسازن بۆ هەرێمی کوردستان ئەوانە تەکمیلە ئەەکەین بەشتی نوێشەوە بەعکسەوە ئێمە ناین ئەوانە بڕوو خوێنی چونکو ئەمە هەدەردانی ماڵی دەوڵەتە ئەمە وێرانکردنی خوێندنی باڵایە ئەوانەی کە دەستمان پێکردبوو چون ئەو پرۆژانەی خوێندنی باڵا لە هەموو بوارەکانە باسی بکەم چ لە پیتاگۆگیا بێت چ لە ئەنجومەنی خوێندنی باڵا بێ چ لە سپلیسایتە بێت چ لە ئەنوا پرۆژەمان کردو هەمووی پرۆژەی زۆر باشن بۆ هەرێمی کوردستان بەڵام هەندێک پرۆژە ئێمە وتمان خوێندنی باڵا پرۆسەیە پرۆسەیەکی بەردەوامە لەبەرەوە دائیمە ئەبێ گۆڕانکاری بکرێ ئێمە ئەزانین نابێ بە عەقڵی 20 ساڵی پێش ئێستا ئێمە نەفسی عەقڵ بە عەقڵی چاخکاری ناوەڕاست ئێمە ئێستا تەقیمەکان بکەین ئەو کاتێک کاک دکتۆر ئیدریس وەزیری خوێندنی باڵا بوو سەرەتای دروستکردنی وەزارەتی خوێندنی باڵا بوو هەندێک ئەساسیاتی زۆر گرنگ دانراوە دوایی وردە کە کاک دکتۆر لاوەر ئەلادین هات ئەساسێکی دانا بۆ کواڵیتی ئەشورانس و خوێندنی باڵا دوای کاکتۆ عەلی سەعید بەدەوامی پێدا لە دوای کاکتۆ یوسف گۆران بە جورئەتەوە توانی تەطبیقی زۆر لەو پرۆسانە بکا کە کرابوو کاکتۆ ئارام تاکیدم بە هەمان شێوە بگرە زیاتریش و بە فکرێکی زیاتریش لەبەرەوە پێداویستیەکانی کۆمەڵ لە ساڵە
پێش ئێستا لەگەڵ ئێستا جیاوازە ئەمەش وای کردبوو لەبەری تۆ باسی پرۆسی بۆلۆنیاکەی هەردوو ساڵێک جارێک خوێندنی باڵای وەزیر خوێندنی باڵای وڵاتانی ئەوروپی کۆ ئەبنەوە لەسەر ئەم پرۆسەیە کارەکەن معنای وایە پێداویستیەکانی کۆمەلگان ناچات ئەکە تۆ بیرکەیتەوە بەپێی کات و شوێن کە دوو پارەمیتەری گرنگ قەت ناتوانین لە یەکیان جیاکەم دێمەوە خزمەتان دکتۆر دکتۆریم داد دیارە وەزیری کاک دکتۆرارەم وەزیری خوێندنی باڵا کە هات و دەستی بەکار کرد کاری لەسەرەوە کرد کە ڕای مامۆستایان وەربگیرێت بۆ گۆڕانکاریەکان جەنابیشتان نزیکەی 28 پێشنیاز تەنها لە یەک بابەتە چکات من سەیری پۆستەکان دەکەم بە بەردەوامی پێشنیاز تەیەوە ئەوەی مای دڵخۆشیە لە ماوەی ڕابردوو ئێمە 12 ئەڵقەی بەرنامەی کابینەی نوێیەممان کرد بەشێکی باشی ئەو پێشنیازانەی لەو بەرنامەی تایبەت بە خوێندنی باڵا بوو کرابوو لە کارنامەکە قسەکانی ئێوە بوو لەگەڵ هاوڕێکانتان جێگا کرابوو لێرە ئەمێ بچمە سەر بابەتێکی گرنگ کە حتمما کاک دکتۆریش کۆمنتی لەسەری ئەبێت لە خاڵی سێم ئەڵەی دەستکردن بە خوێندنی باڵا ماستەر و دکتۆرا چونکە بەڕاستی بۆشایی و بێهیوایی دروست بۆ لەناو معیدەکان یا خودیاریدەدەرانی توێژەر لەگەڵ مامۆستایان چەند گرنگە ئەمە دەست پێ بکات و چۆن هەڵەکانی ڕابردوو دووبارە نەکەینەوە زۆر باش وابزانمە خاڵە جێبەجێ کرا یەک لەو خاڵە نەبوو لە هەفتەی ڕابردوو بڕیاردرا کە دەست بە خوێندن بکەن ئەوانەی کە مەرجەکانی وێنێ ئەوە لەسان کۆ کە مامۆستا یادگار کە تۆ مامۆستا تەڵەبە پێدەگەێنی یەک لەوانە با بڵێن ئەوائلەکانن کە دوایی دادەمەزرێنەوە دەبنە معید دەبنە هاریکار بۆ ئەو مامۆستایانە ئەوانە چاویان لەوەیە کە ئەوانش دەرفەتی خوێندنی باڵیان بۆ بڕخسێ بەڵام لەبەر هەر سەبەبێک فترێک ڕاوەستاوە هەندێک وەرگیرا و نانتوانی وەدەست پێکەن هەندێک ڕێگان پێنەدراوە هەر ئیمتیحانیش بکەن بەڕای من دەستپێکردنەوەی خوێندنی باڵا ژیانکردنەوەبەری کۆلیژەکان و زانکۆیەکانە چونکە بەشێکی زۆر گەورەی لێدا بڕابوو بۆ ماوەی 2 ساڵ تا 3 ساڵ ڕاستە هەبووە خوێندنی باڵا بەڵام سست بوو چالاک نەبوو لە هەندێک کۆرس من بۆ خۆشم دەرسم گوتێتەوە یەک تەڵەبە هەبووە دەرسی تێدا بگوترێتەوە کە مەفروزە 6 کەس 7 کەس وەرگیراوە بەڵام تەنها ڕەنگە و کەسە مەرجەکانی زمانی ئینگلیزی یان ئەوانی کە پێویستە تاو پێ لەبەرەوە بەڕای من ئەو خطوەیە بەڕاستی هەنگاوێکی زۆر بوێرانە و زیرەکانەیە لە دەستپێکی ساڵی نوێی خوێندنەوە ئەوانە دەتوانن دەست بە خوێندنی باڵا بکەن یەک پێشنیار لێرە مادەم وەکو دەڵێ پێشنیار لە ناو پێشنیار ئەوەیە بەڕای من ئەو کەسانەی کە باسی دامەزراندنی دەرچوانی یەکەم و دووەم و سێمت کرد بۆ ئەوەی ئەو مەرحەلەی حیاتیان بەهدەر نەڕوە ئێستا ئەوان دانیشتون لە 2016 بەدواوە دانیشتون ڕەنگە هیچ ناکەن ئەگەر نسبەیەکیان کارێکیان دەستکەوت بەرنامەیەک لە هەموو دەرفەتێکە لام لە بابەتەکە زۆر پێشنیارێک دەکەم بۆ ئەوەی هیوایان بۆ بگەڕێتەوە دەرفەتی خوێندنیان بۆ بڕەخسێ پێشەوەی دەرفەتی دامەزانینە پێ بدرێت کە ئەگەر ئەو خوێندنەی بۆ کرا ئەو دەکرێت لە کەرتی تایبەت بۆ بڕوانامەیە کارێک بکە ڕەنگە لە پەیمانگایکی تایبەت یان لە زانکۆیەکی تایبەت بەڕای من ئەوە هەنگاوێکی زۆر باش دەبێت بۆ ئەوەی هەم لەو بێ هیواییە ڕزگاریان بکەی هەم سوود لەو کاتە ژوەربێت چکە هەم بەڵگەشەکە گوێ لە ئێوە گیراوە کە پسپۆری بوارەکەن و پێشنیاستان کردووە دێمەوە خزمەتت قسە لەسەر مەرجی ئایلس شەکەین دکتۆر سەلاح لە کۆبوونەوەی ڕۆژانی ڕابردووی ئەنجومەن لە وەزارەت ئێوە هاوڕێکانتان لەگەڵ جەنابی وەزیرە بڕیارتان داوە کە ئەم ساڵ ماستەر و دکتۆرا دەست پێ بکاتەوە چونکە ئەوانەی بەدیار بەرنمەکەەوە دانیشتون زۆر بە پەرۆشەوە وەکو ئەوتێت لەسەر ئاگرن بۆی بزانن ئەم ساڵ 100% خوێندنی ماستەر و دکتۆرا دەست پێ دەکاتەوە لە هەرێمی کوردستان ئەمە بێ قسە دەست پێ بکەم وەزیر خوێندنی باڵا و ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا بڕیاری تەواوەتیان داوە کە خوێندنی ماستەر و دکتۆرا دەست پێ ئەکاتەوە ئەمە قسەی جەنابی وەزیرش بوو کە ئێمە ئاسانکاری ئەکەین لە پرۆسی خوێندنی باڵا بەڵام لەسەر ئەساسی کوڵتی بەی شێوەیەک نابێ لەبەر ئەوە ئێمە بڕیاری ئەوەماندا حتا ئەوانەشی کە ئێستاکە لە پرۆسی ماستەر و دکتۆران و ئۆتۆحەکانیان تەواو کردو زمانی ئینگلیزیان تەواو نەکردووە ئێمە بڕیارێکی وامان داوە بە سەرپەرشتی ئەم جارەی وەزیر خوێندنی باڵا و ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا کە سەنتەرەکانی زمانی ئینگلیزی خۆمان گەشە پێبین بۆیە ئێستا ئەمەش لە چیەوە هات بەڕاستی پارەیەکی زۆری ئەم وڵاتە بە هەدەر ڕۆڵ بۆ وڵاتانی دراوسێ ئێمە نازانین ئایا لە وڵاتانی دراوسێ ئەو
تونندوتیژی ئەو توندی ناڵم تونندوتیژی ئەو توندی کە بەکارمان هێناوە بۆ زمان بۆ ئایلس و بۆ پێداویستەکان ئایا لەوێش ئەو خوێندکاری ئەچێتە ئەوێ ئایا ئەوەی لێ داواکەن یان ئەڵەن خوێندکاری هەرێمی کوردستانە بەس پارەکەی بێنەوە بڕوە بەڕاستی ئێمە وەزیر خوێندنی باڵا ئەنجومەنی وەزارشی لەبەر ئەو خاڵانە و پێداویستی کۆمەڵ و پێداویستی بازاڕی کار بڕیاری ئەوەمانداوە بەڵێ خوێندنی باڵا من وعدیان ئەدەمێ ئەمە بڕیاری ئەنجومەنی وەزاری خوێندنی باڵا و جەنابی وەزیریشە کە دوێنێش تاکیدی کردوێتەوە کە قسەشم لەگەڵا کردووە بەڵێ ئێمە خوێندنی باڵا ئەکەینەوە ئێستاکە لیژنەیەک ڕاست پێداوە لە یادەی سەرۆک زانکۆکان بۆ کاروباری زانستی بۆ ئەوەی کەمێک دەستکاری لە ڕێنمایەکە بکەن هەتا بتوانێت ئاسان گۆڕانکاری لە گۆڕانکاریەکەم لە بواری توانستی زمانە بێ لە بواری توانستی زمان هەروکو خۆی بمێنێتەوە ئێمە کەمی ناکەینەوە بەڵام احتمام ئەدێن بە سەنتەرەکانی زمانی خۆمان بۆ ئەوەی بتوانن بە شێوەیەکی وە ئەمان بچنە دەورەکانەوە بە ئاسانی بتوان ئایلز بێن بتوانن تۆیفڵ بێن بتوانن پێسن بێن ئەوەیەکی لە کاریگەرەکە چونکە ئێمە بەڕاستی سەنتەرەکانمان مردبوو ئەمە زۆر خراپ بوو ئێستاکە ئیمتحانێکی مرکزی ئەکرێت لەلایەن وەزیرەتی وەزارەتی خوێندنی باڵاوە سەرپەرشی ئەکرێ بۆ زۆر لەوانەی کە ئێستاکە لە پرۆسەی هێنانی بڵێن ئەو ڕکوارمنتی پێدانی شادەکە ئەوەی ماستەر دکتۆرای پێشۆکان وەروها لە قەبی زانستیەکانیشان ئەوە لە سەرپەرشی وەزاری خوێندنی باڵا بە سەرپەرشی ئەوە هیوادارین ئێمە ڕێنماییەکان باڕاستەوە بن کە ئاسانکاری زیاتر بێگومان ئەبێ ئاسانکاری زیاد بەس من ناتوانم هیچ شتێ بڵێم لەبەر ئەوە لە پرۆسایە بەڕاستی بەڵام ئەم ساڵ ماستەر و دکتۆرا دەست پێ ئێمە هەوڵ ئەدەین زۆر تەرکیزشمان کرد زۆر تەکیدیشمان کردوێتەوە ئێمە وەکو سەرۆک زانکۆ جەنابی وەزیر و ئەنجومەنی وەزارەتی کە هەوڵ بدەین لە مانگی دا ئێمە هەوڵ بدەین نەک مانگی دوو لە مانگی دووە دەستکەین بە پرۆسەکە لەبەرەوە من داوا ئەکەم ئەو بەڕێزەی کە کوالیفیکەشنی ئەوەی تایە بێ ماستەر و دکتۆرا بخێنێ لە ئێستا ئیمتحانی تۆفڵەکەی بدا ئیمتحانی ئایلسەکەی بدا بۆ ئەوەی بتوانین مهەیە بێت بۆ وەرگرتن لە خوێندنی باڵا زۆر بە کورتی دکتۆر خوێندنی دکتۆراکان یا خود ماستەرەکان لە ناوخۆ دەبن یا سپلیت سایتە بێ ئەزان ئێمە یەک شتێک بڵێن کاک دکتۆر قسەیەکی زۆر جوانی کرد دکتۆرا و ماسیانی بژانەوەی زانکۆکان بەجددی ئێمە باسی ڕانکینی زانکۆکانەکەن باسی نور ئەکەن وەکو ناشناڵ باسیەکە ناشناڵ ڕانکین بەجددی ئێمە زۆر تەرکیزەکەینەوە سەبت توێژنەوەکانمان لە مجلاتی محکەمی عالەمیە نەشر بێ باش ئەگەر من ئەم ساڵ 1000 خوێندکار وەرگرم لە خوێنی ماڵای ماستەر و دکتۆرا لە جیاتی ئەوەی لە دەرەوە بێ بۆ زانکۆکانی دەرەوە کارکا با بۆ زانکۆی ناوە و کارکە با بزانن ئێمە زانکۆکانی ئێمە لە توانادا حەزەکەم با بزانن من ئەمە بە جورئەتەوە ئێڵێم ئەوەی کە خەریجی فیزیایە لە زانکۆی سەلاحەدین لە زانکۆی سلێمانی ماستەری خوێندووە زۆر باشترە لەوانەی کە ماستەر خوێندووە دەروی وڵات بەڵام ئێمە ئەم ستاندەتانی کە هەمان ئەگە پرۆسی بۆڵۆنایان بە سا تەطبیقکەین بەجددی ئەمە زۆر گرنگە ئیتر ئەوانەی کە پێویستن بۆ خوێندنی باڵا هەمووی جێبەجێ بکەین ئێمە هیچ ئشکالێکمەوە سەنتەرەکانی توێژینەوەکەمان کاراکەن ئێمە ئەجیزەی زۆرمان هەیە باوەڕتان بێت من هەندێک جاڵێن ژێر زەمینەکان زۆربەی زانکۆکان جیهازیانی هەتا ئیسە نەکراوەتەوە من داوا ئەەکەم لێرە ئەمیان وەکو سەرۆکی زانکۆ داواکەم لە جەنابی وەزیر خوێندنی باڵا لیژنەیەک بە خێرایی دروستکە هەرچی ئەجیزەیە لە زانکۆکانە بڵێ ئەم جیهازە تا ئێستا چەندێکای لەسەرکراوە چەند توێژنەوەی لەسەرکراوە هەزاران مەلاین دۆلاری ئەم وڵاتە بە فیرۆکی ئەم نیدائەم بۆ بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیشە بەڕاستی ئێمە زانکۆکان بەڕێز باسی دۆپلیکیتی کرد تۆ ئەمە پارەی وڵاتە بەهدارەوە پارەی مناڵە شەهیدێکە پارەی ئەنفالێکە پارەی هەندیکاپێکە پارەی پیاوێکی دەوڵەمەە پیاوی فەقیرە پیاری یەخ شەخص نییە پارەی هەموو کوردستانە بە فیرۆ ئەڕوا مەبەستم لە چییە تکایە ئەو جامیعانەی کە جیهازی زیادانێ بەکانیا دوو جیهازیانێ بابینە زانکانی کە یا ئەوەتانێ دوو جامعە لە تەنیشتی یەکەوەن ئێمە لە ئەوروپا بووین کە ئەمان خوێن هەموو دوو جامعە ئەتۆمیک فۆرس مایکرۆسکۆپی نەبوو هەموو وەکو یەک با یەکێکیان هەیەی ئەوە کەی نەبێ مەلاین دۆلار بدەن با سوود لێکتری ئەمە وا ئەکات تەسەورەکە ئەم پرسیارەشەکە هەماهەنگی دروستەکە لە بەنی زانکۆکانە دێمە خزمەتەوە ناتوانین بە کورتی قسەی لەسەرکەین زۆر گرنگە هەماهەنگی نێوان زانکۆکان و گۆڕینەوەی خوێندکار و تەنانەت مامۆستاش دکتۆر سوپاس دەکەم دکتۆر سەلاح دکتۆریم داد دیارە لە چوارچێوەی ئەو بابەتانەی کە قسەت لەسەر کردووە بەر لەوەی من بچمە بەسەر مەرجی توانستی زمانی ئینگلیزی بابەتێکەیە لە وردە گفتوگویەکی پێش بەرنامەکەش لەگەڵ کاک دکتۆر سەلاح باسمان کرد ینی وڵاتی زۆر بچووک هەیە لە چواردەوری خۆمان لە ساڵێکە یەک قوتابی کە ئەڕوا ماستەرە خوێنێت واز لە دکتۆراژ بێنە نزیکی 3 دەفتەر دۆلار پارا بێ باتە دەرەوە پێشنیازتان چیە لەم ڕۆوە بۆ وەزیری خوێندنی باڵا و بۆ حکوومەتیش بۆی ئەم هەموو پارەیە نەکرد لەوێ لە سەنتەرەکانی زمانیش لە ئیمتحانی ئایلس و تۆفڵیش کە تۆ لە شوێنێک باسی ئەوت کردووە کە تێستەکان چوارچێوەیەکی قاڵبێکی
نیشتیمانی و ینی ناشناڵ وەربگرن. زۆر سپاس. سەرەتا لەو ئاخی خاڵەوە دەست پێ دەکەم کە من پێشنیارەکە ڕەنگە لە 2015ەوە کردومە ئەوەیە کە بۆردێکی نیشتیمانی بۆ تێستی زمانی ئینگلیزی دابدرێ ئەوە مجموعەیەک ئیسیفادەی هەیە یەک لەوانە هێشتنەوەی پارەکە و تەداولکردنی لە ناوخۆی وڵات دوو گەڕانەوەی متمانە و سیقە بۆ مامۆستایان و پسپۆرانی خۆماڵی و چالاکردنەوەی سنتەرەکانی زمان بە خۆشحاڵیەوە هەفتەی ڕابردوو یان یەک دوو ڕۆژ پێشێستا من بینیم جەنابی وەزیری خوێندنی باڵا لەگەڵ بەڕێوەبەری سنتەرەکانی زمان کۆبووبەوە کە باز لەو مەسەلەیە کرابوو. ئەوە یەک. دووەمیان مەسلەی خوێندنی ماستەر و تێچووی خوێندنی ماستەر. من ئەگەر تەڵەبەیەک بتوانێت 2 دەفتەر 3 دەفتەری لێ سەرف بکەی ئەوجە بۆ خۆی بدایان حکوومەت بیدا پامەیەم پارەی ئەو وڵاتەی دەچێتە دەرەوە هیچ فەرق ناکە کە حکوومەت بیدا بۆ من لێرە لە ناوە خۆنێکەوە داوە لە هیچ حکوومەتێکی دنیاە لە هیچ دەوڵەتێکە زۆر بە ئاسانی بڕواتە بڕوانێتە ڕۆشتنە دەرەوەی پارەی خۆی پارەی تاکەکانی خۆی لە وڵاتە و ئاسایی مامەڵی لەگەڵا بکرێت. من بەڕای من ئەوە کارێک هەڵەیە دەبێت هەتا حدێک ناڵێم ڕێگری بکرێ بەڵام کۆنتترۆل بکرێتەوە چوارچێوێکی بۆ دابدرێت کە لە ژێر ڕنمایوێ بەڵام زۆربەی لەسەر ساسی کوالیتی لەسەر ساسی کوالیتی نەبێ بەڵام لە زیاتی ئەوەی ئەو تەڵەبەیە بچێ لە دەرەوە بخوێنێ و مامۆستای دەرەوە دەست پێ برێت دەکرێت مەجموعەیەک لەو تەڵەبەیە کۆ بکرێتەوە مامۆستاکەی بۆ بهێنرێتە ئێرە دەکرێت بۆ بەشە عملیەکەی کە ئەگەر هاتوو سنتەرەکانی توێژینەوە و تاقیقەکان وەکو پێویست ئامادە نەبوون دەکرێت وەکو 2 مانگێک 3 مانگێک جز عملیەکەی لێ بکە. یەک کۆمنت لەسەر سنتەرەکانی توێژینەوەی زانستی کە بەشێکی گرنگی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیە زۆر جار دەڵێن زۆر گرنگی پێنەدراوە بەڵام ئێستاوا خەریکە بەڵام من لە ناوەکە دەست پێ دەکەم من بەڕای من یەکەم شت ناوی سنتەرەکان لە دەرەوە ناوی R&D Research and Development یعنی پێویستە توێژینەوە و پەرەپێدان بێ کە زۆر گرنگە ئەو توێژینەوەی دەیکەی لەسەر مەبەستەکەی پەرەپێدان چارەسەرکردنی کێشەیەک یان پێشنیارکردنی شتێکی باشتر بێ کە من نیش پێم وایە بەڕاستی ئەو سنتەری توێژینەوەانە ناکرێت زانکۆیەک بۆ خۆی خۆڕغی بکە کە بە پارەی حکوومەتەکە کراوە ناکرێت یەک لە توێژەرەکان لە زانکۆیەکی تر لە دەستگایەکی تر لە وەزارەتێکی تر خۆ هەمانە ئێستا خاوەنی بڕوانامەیە لە وەزارەتەکانن لە وەزارەتی خوێندنی باڵانی ئەکسێسی نەبێ نەتوانێت بگا بەو جیهاز و بەو سنتەری توێژینەوەانە مەفرۆزە ئەو هەمانگیە دروست بێ لە نێوان سنتەرەکانی توێژینەوە ناوەکەشی بکرێت سنتەری توێژینەوە و پەرەپێدان کە زۆر گرنگ بەڵێ ئەوش بابەتێکی گرنگ بوو دکتۆر سەلاح بەنسبەت یەکەم و دووەم و سێمەکانەوە دیسان دێمەوە باسییانەکەمەوە چکە ژمارەیان زۆرە و معاناتیشیان زۆر زیاترە ئەکرێت ئەمانە وەکو سەرەتا بۆ ئەوەی بێهیوانە بن بەگرێ بەس بێنرێنەوە ناو زانکۆکان دوایی ئەوەی پێویست بوو جێگیر بکرێ ئەوەی پێویست نەبوو یار بەگرێ بەزمێنێتەوە زۆر بە کورتی بێت بەڕای من ئەگە بە من بکرێ وەکو دەسەڵاتی ئەوەم هەیە وەکو سەرۆکی زانکۆیەک نەک ئەوان بەکارێستن و بن بە مامۆستاش بەگرێ بەستا عینەکەم بەڵام پارەکەی کەمتر نەبێت لە پارەی کە لە جامێکی ئەهلی ئەیدرێتێ بۆ ئەوەی بزان ئەو کوالیفیکیشنی تایە کە بێ بە مامۆستای زانکۆ لە بەرەو مەرج نییە هەموو کەسێکە ماستەر و دکتۆرە هەیە مامۆستای زانکۆ بێ بۆ ئەمە وەکو وەزارەتی خوێندنی باڵا ئێمە هەنگاوی باشمان ناوە جگەلەوەی کە باسی زمانی ئینگلیزیەکە ئەبێ ئاوز بێنێ ئەوەندە بێنێ کە پێداویستی سەردەما ئەوە شتێکە کۆڵی لێ ناکرێ ئێستا پیتاگۆگیش کە ئێستا پیتاگۆجی کە ئێستاکە زۆر احتمامان پێداوە ئەوە بوو 52 مامۆستای بەتوانە لە هەموو بوارەکان نردومانەتە فینلەندا و توانیوانە لەبەرەوەی ئەبی ئەوە بزانێت فینلەندا پێش 100 ساڵ داری ئەفرۆشت فینلەندا دوای 100 ساڵ ئیسtisمارەکە لە ئیدوکیشن و لە علم و لە عەقڵە لەبەرەوە ئێمە ئێستا کە مامۆستا ئەبێ بە شێوەیەک پەروەدە بکرێ هەتاوەکو پڕا و پڕی پرۆسەی بۆلۆنیا و ستودنت سنتەر ئۆف لێرنینگ بێ ئەوەی کە کاک دکتۆر باسی کرد فعلەن ئێمە من ئەمێ یەک ئیشارە بە ئەوە بکەم ئێمە وەکو جەنابیت ئێمە لەگەڵ ئەوانی کەس نەنێتە دەرەوە بەڵێ اختصاساتی نادر بنێنە دەرەوە و دیڤلۆپمنتەکە لە 100 لەگەڵا ئێمە ئەبێت توێژنەوەکەمان بە شێوەیەک بێ کە بزانین کوردستان چی پێویستە بۆیە ئەبێ هەماهنگێکی تەواو هەبێ لە بینی وەزارەتی خوێندنی باڵا و هەموو سێکتەرەکان وەزارەتەکانی تردا دێمەوە لات بەوەی ورتر بوو وەڵامی و پرسیارم بیتەوە سەبارەت بە گرێبەستەکان دکتۆر هیمداد بابەتێکی قسە لەسەر زانکۆ ئەهلیەکان ئەکرێ زۆر جاروا پیشان ئەدرێن زانکۆ ئەهلیەکان فریاد ڕز بن زانکۆ حکومیەکان خوێندکار و قوتابی وێران بکەن هەموو تواناکانی تەخت بکەن لەگەڵ زەویدا من بەبەسمە قسە لەسەر یعنی ئەو لایەنە بکە و پارانەی لە زانکۆ تایبەتەکان وەرەگیرێن چۆن سەرفەکرێ بۆ کوێ ئەڕوا هەمووی
و ئەو کۆچە پێچەوانەیەش کە تا ڕادەیەک ئەبیێ لە زانکۆ حکومیەکان و بۆ زانکۆوەلیەکان بەڵام کەچووین چاکەمان خواردەوە ئەو کاتە وەڵامم بەرەوە سپاسانە. بەڵێ عزیزان دووبارە سڵاوتان لێبێ هاتوون چایەکە خۆینەوە و بەرنامەکەشمان بەردەوامەکەین. دکتۆر هیمداد پێرە لەم پاسەکە بەر لەوەی دابەزین پرسیاری ئەوم کرد سەبارەت بە خوێندنی زانکۆ تایبەتەکان چارەنووسی و پارانەی لەوێ وەردەگیرێ و بێگومان واتە سێ لەقە پرسیارەکە ئەو کۆچەی تا ڕادەیەک هەیە کە لە زانکۆ حکومیەکانەوە مامۆستا زۆر باشەکان دەبرێن بۆ زانکۆ تایبەت و ئەهلیەکان. سەرەتا دەبێەوە بڵێن کە زانکۆ تایبەتەکان کە دروست بوون بە مەبەستی تەواوکردنی ئەو کەلێنەی کە هەبووە لەو توانای وەرگرتنی زانکۆ حکومیەکانەوە دروست بوو دووش بە مەبەستی ئەوەی کە ئەوان توانای دارایی باشتریان لە بەردەستە دەتوانن هیزەی باشتر تاقیگەی باشتر خزمەتگوزاری باشتر پێشکەش بکەن. بەڕاستی وەک چۆن لە ناو زانکۆ حکومیەکان باش و ناباشەیە من ناڵێم خراپ لە ناو زانکۆ تایبەتەکانیش ئەوە هەیە ینی دەرەجە و ئاستەکانیان لە یەک مستەوادا نییە بەڵام زۆر گرنگە ئەو یاسایی کە زانکۆ تایبەتەکانی پێ دروست بووە لە ناو یاسایەکە بەڕگەیەکەیە کە باس لە چارەنووسی پارەکان دەکات ئەو پارەیە کە بەهۆی وەرگرتنی قوتابیانەوە لەوانە خۆ دەکرێتەوە کە بەڕای من پێویستە ئەوە چاودێریی باشتری بخرێتە سەر تاکو بزانی ئایا ئەو نسبەیە کە وەرگیراوە ئەگەر گەیشتۆتە مەرحەلەی قازانج و مەرحەلەی دەستکەوتی مادی ئایا لە چی سرف کراوە ئایا لە زانکۆکە خۆی سرف کراوەتەوە چونکە بەپێی یاسایەکە ئەگەر بەرگەکان بخوێنیەوە دەڵێن نسبەی تەسەوری من دەڵێ 120 بۆ خۆی دەبێت ئەوەی تر دەبێت لە تەتەوری زانکۆکە دروست بکرێتەوە لە تەتەوری زانکۆکە سرف بکرێتەوە پێچوەکە بەنسبەت کۆچەکە بەڕاستی ئەو بارودۆخە ناهەموارە دارایی کە بەسەر کوردستان داهات نەبوونی ڕاتبوو هەندێک ڕێنمایی تۆزەک توندیش لەبارەی کرێوانەوتنەوەوانە لە مامۆستایەکان وای کرد بەنا ببن بۆ هەندێک شوێن کە ئەگەر قەنەعەتیشیان پێ نەبێ بەڵام باشترە لەوەی کە هیچ نەکەن بۆیە زۆر لە مامۆستایانی زانکۆ حکومیەکان بەرەو زانکۆ تایبەتەکان چون ئەوەش مافێکی سروشتی خۆیانە بەڕاستی حکوومەت بۆ ئەوەی چارەسەری ئەو کێشەیە بکە بە دوو ڕێگە دەتوانێت بکە یەک دەتوانێت وەزعی مامۆستایانی زانکۆ حکومیەکان باشتر بکە وەکەوەی پێشتر باسمان کرد لە بەرزکردنەوەی کرێی خوێندنی مامۆستایان بۆ نمونە ئەگەرە تۆ پلەی زانستت پرۆفیسۆر بێ لە زانکۆیەکی حکومی بۆ سعاتێک وانەی ئیزافی چەندت بۆ سەرف دەکرێت ناگاتە 10,000 دیناریان 8,000 دینار بەڵام لە زانکۆیەکی تایبەت ڕەنگە لە سەر و 25,000 و 30,000 ئەو وەکو نمونەیەک بوو بەڕاستی بەڵام دیسان بڵێم زانکۆ تایبەتەکانیش دەوری خۆیان بینیوە زانکۆ تایبەتەکانیش توانیویانە یەک نقطەی تر زیاد دەکەم بەڕاستی وەزارەتی خوێندنی باڵاش ئەگەر دەناوی باوڵە نوێنەری وەزارەت لێرێ وەزارەتی خوێندنی باڵاش بڕێک پارە نسبەی 100 لە زانکۆ حکومیەکان و لە زانکۆ تایبەتەکان بۆ هەر تەڵەبەیەک وەردەگرێت دەبێ مەسیری ئەو پارەیەش دیار بێ ئاەت لە چی سرف کراوە من بۆیە ڕووی دەوم دەکەم وەزیری خوێندنی باڵا بەوەی کە ئەگەر دەیەوێ مەسلەی شەفافیت لە داهاتی ئەو وەزارەت بەرپا بکە بەڕاستی لەوەوە دەست پێ بکە کە بزانی چەند داهاتی هەبوو چۆنیش سرف کراوە چکە زۆر جار گلەیی زانکۆکان لەوەیە ئەو پارەیە کە دەچێتە ناو وەزارەت بە ناوی سندوقی داهاتە بە ناوی لە وەرگرتنی لە زانکۆ تایبەتەکانە نوێکردنەوەی مۆڵەتەکانە زۆر شتی ترە مەسیر و چارەنووسەکەی دیار نییە یان ئەگەر دیاریش بێ بە هەندێک مەسائلی شخصی تەسیری هەبوو لە چەند بڕێک بداتە زانکۆیەکی ئەی بەڵام کەمتر بداتە زانکۆی فەرق و جیاوازی هەبێت کە بەڕای من ئەوە هەنگاوێکی باش دێت. دکتۆر سەلاحبال لەوێوە دەست پێ بکەین مامۆستایانیش لای خۆیانەوە گلەیی زۆریان لە زانکۆکان و بە تایبەت لە وەزارەتی خوێندنی باڵا و بە تایبەتتریش لە حکوومەت هەیە کە لە ماوەی ڕابردوو لەوەتی قەیرانەکە لە 2014 دەستی پێ کردووە هیچ مامۆستایەکی زانکۆ ژیانێکی شایستە نەژیاوە تا بتوانێت هەموو توانا و تەرکیزی خۆی کۆ بکاتەوە لە ئەوەی کە کەسێکی بەبەرهەم بێت و لە بوارەکەی خۆشی بە ڕێکوپێکی خزمەت بکات چونکە تا ئەم لەحزەیەش یەک دنیا پاشەکەوتیان لای حکوومەت بێگومان ئەمە زۆر تەواوە لە هەموو کەتەکانە تەواو نەک تەنها لە خوێندنی باڵا لەبەرەوەی کوردستان دووچاری
زۆر کێشە بووەوە لەوانە شەڕی سەپێداوی ئیسلامی ڕادیکاڵی داعش بێت چ لەوەی کە ئەو هەموو ئاوارانە ڕویان کردووە هەرێمی کوردستان جگەل لە مەسروفی شەڕ و هەروەها ئەو ئابڵوقە ئابوورەی کە حکوومەتی عێراق خستووەتە سەری ئێمە ئەمانە هەمووی کاریگەری زۆریان هەبوو لەسەر داهاتی هەرێمی کوردستان بەڵام لەگەڵ ئەوەشە کە مامۆستایانی ئێمە زۆر بە خۆڕاگریەوە توانایەکی باشیان پیشاندا نیان هێڵا ئاستی خوێندن دابەزێ وەزارەتی خوێندنی باڵا من ئەمەوێ هەر لە هەمان کاتە وەڵامێکی کاکدکتۆریش بمەوە بۆ ئەوەی کە بڵێن ئەو شتانە زۆر شەفافەتی نەبووە دیار نییە من نازانم تەواوەتی چۆنە بەڵام ئەوەی ئەبینم وەزارەتی خوێندنی باڵا تەنها وەزارەت بوو توانی سەرڕای ئەو هەموو ئاستەقی کاتۆتە بە ڕێگامان توانیمان لەسەر پێی خۆمان بوەستین بۆ نمونە زانکۆ بچووکەکان لە بەرەوەی داهاتیان نەبووە بە تایبەتی زانکۆکانی دەرەوەی مرکزی محافظەکان ئەمانە داهاتیان نەبووە ئەو پارەی لە سەداسەیە کە زۆری ئەهات بۆ وەزارەتی خوێندنی باڵا زۆریشی بۆ ئەوە سەرف ئەکرا و هەندێکشی ئەگەڕایە بۆ وەزارەتی مالیە ئەمە بە شێوە عامەکەی کە ئێمە ئەیبینین بەڵام ئاستی و گوزەرانی مامۆستا بەڵێ حکوومەتی هەرێم بۆ ئەوەی بتوانێت مامۆستا تینێکی بەبەرابێتەوە پێویستە پەرلەمانی کوردستان خێرا بکەن لەوەی کە ئەو پارەی هەموو نەک بەس خوێندنی باڵا هەموو گەلی کوردستان هەموو فەرمابەرانی کوردستان هەیەە بخێتە سەر حسابێکی تایبەت بۆ ئەن بۆی هەست بکەن کە ساحێبی شتێکن و حسابیان بۆ ئەکرێت ئەمە بتمانە ئێستا بتمانە نەماوە لە بینی حکوومەت و خەڵکا پێویست ئێمە ئەم بتمانەیە بگەڕێنەوە ئەبێ ئێمە ئەمە بزانین ئێمە نابێت تەنها نەقد و ڕخنە بگرین و نابێت چاوەڕوانی ژیانێکی زۆر ئاسوودەشکە لە حکوومەتی هەرێمی کوردستان چون حکوومەتی هەرێمی کوردستان تووشی دووچاری زۆر نەخۆشی بوویەوە لەبەر ئەوە لەم کابینەی پێشووە کابینەی خۆڕزگارکردن و نەجات بوو بۆ ئەوەی ئێمە لە کەناری داڕوخانە بوون لە دوای ئەو ڕفراندۆمەی کە کردمان بەداخەوە کە حەقێکی مەشروعی خۆمانە و کە هیوایەکی نەتەوەکەمان بوو دژمان وەسانە و وڵاتیان ویستیان وێرانکە حکوومەتی ئێمە لە پێشا توانی وڵات ڕزگارکات ئەمە زۆر گرنگ بوو ئەم حکوومەتە تازەش دیسان وڵات ئەبێ ڕزگارکە لایەنی ئابوووریەوە کار بکات بۆ ئەوەی ئاستی گوزەرانی مامۆستایی زانکۆ باشکەین پێویستە ئەو مامۆستایانەی کە لە زانکۆوان وردەوردە ئەو بڕیارانەی کە دەرچوو بوو وەکو ئیهانەوە بوو بە تایبەتی پرۆفیسۆری لە وەزارەتی خوێندنی باڵا لەوانەیە 6,000 محازەرێک بڵێتەوە هەمان پرۆفیسۆر ئەچووە زانکۆیەکی ئەهلی 30,000 دیناریان ئەداپی ئەمە هەستە کرد تااقەتی نامێنێت چون پرۆفیسۆرش ئینسانە مامۆستا ئینسانە خاوەنی مناڵە پێویستە خۆشگوزانی بێ ئەبێ پێداویستەکانی دابین کە پێویستە ساڵانە ئەلەقل ئەوەندەی پارە بێ سەفەرێکی دەرەوە بکەن نقطەیەکتر لە بیرم چوو لەوەی پێشوە بە وەڵام دایێتەوە بەنسەر مەعیدەکانەوە بەڵێ ئێمە من لێرەوە داوا ئەەکەم لە جەنابی سەرۆکی حکوومەت بەڕێز کاک مەسوود بەرزانانی جەناب وەزیر خوێندنی باڵا و ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا من هەمووکو سەرۆکی زانکۆم و کنوێنەری وەزارەت جەخل لەوە ئەکەینەوە زانکۆکانمان پێویستیەکی زۆریان بەو مەعیدانە هەیە بەڵام نەک ئەو مەعیدەی کە 3 ساڵ 4 ساڵە وازی هێناوە لە خوێندن و معلوماتی پێنیە ئێمە ئەبێ ئەم 1000 گەنجە بێنین ئەم بەلای کەمەوە دەوراتی تاواتیان بۆ بکەن چونکو یەکێک لە خەسڵەتەکانی پرۆسەی پۆڵۆنیا بێت لۆنگ لایف لێرنینگ کەواتە هەموو کاتێ دەمەزەرکردنەوەی پێویستە کۆمەڵێک گەنج گۆش بکەین لەسەر ئەوەی کە پرۆسەی بۆلۆنیا چییە زمانیان فێرکە من لێرەوە زۆر سوپاسی زۆر دەستخۆشیم بۆ کاکتۆر ئەحمەدزەی هەیە کە هەر مۆعیدێک تەعین نەبوو 120 سەعات زمانی ئینگلیزی کردبوو بە مەج لەسەری ئەم 120 سەعاتە ئەمە تەعمیمی کێن لە زانکاری هەرێمی کوردستان بڕیارێکی باشە کە پێویست کە زانکۆکانی تریش بەڵێ ئەمە زۆر باشە و هەروەها ئەبێت هۆی وەگەڕخستنی سەنتەرەکانی زمان لە هەرێمی کوردستاندا لەبەر ئەو مۆعیدەی کە دێت ئێمە پێویست ناکە یەکسە بڵێن دەرسی بینێ ئێمە پێویستە تەیەکە و کاکتۆر فەرمووی ئێمە کە ئەمانە پرۆسەی بۆڵۆنا تەطبیقکەین پێویستە ئێمە جەوێکی لەباری بگونجێنین ئەو جەبەوە لەبارەش 1000 دانە لاوی گەنجی خوێنگەرم کە تامە زۆر بێنە سلکی خوێندنی باڵاوە لە هەرێمی کوردستانە با ئێمە بە پرۆسە و بنەماکانی خوێندنی تازە کە تێیدا خوێنکار سەنتەری بیرکردنەوەیە خوێنکار وای لێ کە بەربەز نەمێنێ مۆبڵیتی هەبێت وای لێ بکەن لە بینی زانکۆکانە خوێنکارەکان هاتوچۆ بکەن بێن بچن بۆ دەرەوەیان بنێرین هەتا فێر بن ئاشنا بن بەو شتە لەبەرەوە من تەسەورەکەم زۆر واجبی سەرشانی ئێمە ئەو کارە بەجددی بکەین و هەروەها لە ئێستاشەوەکو بەڕێزیان فەرمی پاڵنەرێکی زۆر باشە بۆ ئەوەی لە دراساتی ئەولیا وەریگرین سەنتەرەکانی توێژینەوە و گەشەپێدان و پەرەپێدانیش بخێنەوە گر سپاس دەکەم دکتۆر دێمەوە خزمەتت بۆی باسی یەکپۆشی بکەین دکتۆری مداد دیارە لەم بەرنامەیە زۆر هەندێک موژدەی باشی تیا بوو چ بە نسبەت ئەوەی کردنەوەی خوێندنی باڵا بە نسبەت ئەوانەی حەزیان لە ماستەرەوانەی ئارەزوومەندی خوێندنی دکتۆران و بێگومان ئەوەشی کە تایبەتە بە یەکەمەکان پێشنیازی باش خرایە ڕوو دکتۆر بابەتێکی دیکە هەیە بە نسبەت
کە تۆ لە یەکی لە خاڵەکان ئاماژەت پێداوە ئەپدەیتکردنی مۆڵەتی وانەوتنەوە، یعنی ئێمە کەسێک کە ماستەری هەبێت مامۆستای یاریدە دەربێ یاخود بڕوانامەی دکتۆرای هەبێ ئیتر لێی ناپرسنەوە وەکو ئەوەی مۆڵەتێکی ئەبەدی هەبێ بۆ وانەوتنەوە. ئەمە خراپە؟ نەخێر من لێک لەو پێشنیارانە کە نووسیم وابزان پێشنیاری ژمارە 28 وتم پێویستە مامۆستایان خۆیان ئەپدەیت بکەنەوە. ئەگەر خۆیان نەیکەنەوە دەبێ بە یاسایەک یان بە ڕێنمایەک وایان لێ بکەی خۆی ئەپدەیت بکاتەوە، چونکە بەڕاستی مامۆستا هەیە گەنجیشە هەیە بە تەمەنیشە هەردووچی تێدایە کە بڕوانامەکەی وەرگرت تەواو لەوێوە دەوەستێ نەک خوێندنەوە دەوەستێ تەتەور دەوەستێ هەموو شتێک لە لای ئەو کۆتایی پێدێ. بەڕای من وەکو پێش بەپێی یاسای خوێندنی باڵای عێراقیش لە دوای 5 ساڵ ئەگەر پلەی بەرز نەبووە ئەکرێتە مۆڵەتی لە یاساکەی خۆشماندا لە یاسای خۆشماندا هەیە ئەگەر هاتوو مامۆستایەک توێژینەوەی نەکرد ئەوە دەکرێت دەنێردرێت بۆ سنتەرێکی توێژینەوە بۆی توێژینەوە بکات دوایی بێتەوە. بەس بۆ مەسەلەی وانەوتنەوە وەکو هەموو جارە دەڵێن تەکنۆلۆژیا لە پێشکەوتنە ڕێگەکانی وانەوتنەوە بەردەوام لە گۆڕاندا دیسپلینەکان هەموو پێشۆچوون بەخۆ دەبینێن خۆ ناکرێت ئەو مامۆستا لە شوێنی خۆی بوەستێ. من بەڕای من هەموو مۆڵەتێکی وانەوتنەوە باشتر وایە 4 ساڵ جارێک نوێ بکرێتەوە بە ئالیەتێکی دیاریکراو تاوا بکە مامۆستا خۆی ئەپدەیت بکە خۆی ئامادە بکە 15 ساڵ بێوانە بڵێتەوە ئێستش پاوەپۆینتی بۆ دروست بکرێت یان ئیمێڵێکی نەبێت کە بەکار بهێنێ یان ئەو سەرچاوانەی ئەو سەرچاوانەی کە بەکاری دێنێ هەر ئەوانەی ساڵانی 80 و 70 و 60ەکان بێ بەڕاستی. بۆیە بەڕای من مۆڵەتی وانەوتنەوە مەفروضە 4 ساڵ جارێک نوێ بکرێت. هیوادارین وەزیری خوێندنی باڵا ئەمەش لە بەرچاو بگرێت پێداچوونەوە بۆ بابەتەش بکرێت. دکتۆر سەلاح دیارە بابەتێکەیە بەنسبەت بۆلۆنەوە بۆی بەسەرمانە تێنەپەڕێت ئەم پرۆسەیە لەسەر سیستمی کرێدتە ڕواکە ECTS-ەکەیە تۆ بۆ خەڵکی ڕوون بکەیتەوە بە زمانێکی بە زمانێکی زۆر سادە ئێمە ئەبێ بزانین کە باس ECTS-ئەکەن ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان یەکسەر گۆڕانکاری بکە لە یاساکانە. یەکێ لەوانەی کە ئێستاکە لە پرۆژەکانی چاکسازی یا لە پرۆژەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە کە باسی ڕێکار و چالاکیەکانەکە ئەوەیە کە ئەبێ ئێمە تەشریعی قەوانی تازە بکەین بۆ پرۆسەی بۆلۆنیا. پرۆسەی بۆلۆنا و کاکتۆیش باسی کە لە ڕاستیە ئەبێ ئەپدەیتی معلومات بکرێت چونکە ئەو مامۆستایی کە جاران تیچە سنتەر ئۆف لێرنینگ بوو ئێستا بووە بە ستودنت سنتەر ئۆف لێرنینگ کەواتە دوو شێوازی جیاوازە ئەوە بۆ بەڕێز وەزیری خوێندنی باڵا و ئەو فەرمان دەرکات. بەڵام لە خوێندنی باڵا عملەیەکێ پێڵەن ECTS کریدتە ECTS English Credit Transfer and Accumulation System. کەواتە ئەمە بۆ چییە؟ بۆچی ئەومان پێ ئەڵێ بە شێوەیەکیوە ئەم ئەملەی خوێندن لە هەموو ئەوروپا ئەناسێتەوە لەبەر ئەو کەسێک کە لە بەریتانیا خوێندن ئەخوێنێت بە هەمان شێوە ئەوەی کە لە فەڕەنسا ئەیخوێنێت بە هەمان شێوازی خوێندن بە هەمان سادەرتە بە هەمان کواڵیتیە. بۆیە زۆر ئاسانە شەهادەکەیان بە ئاسانی ڕاستاندنی بۆ بکرێت لە هەر سێ سایکڵەکە لە ئەندە گراجوێت و پۆست گراجوێتە واتە لە بەکالۆرۆس و ماستەر و دکتۆرا. ئەمە زۆر گرنگە بۆ ئاسانکردنی ئەتراوکردن بە شەهادە و مۆبڵەتی. ئەمە واکە مۆبڵەتی خوێندکارێک لە زانکۆیەکی ئێرە مەسەلەن مستەقبەل ئینشەڵا بڵێن لە چەرم و کۆرسێ تەواو بکە باوکی ببێ بە قونسوڵ لە بەریتانیا بچێ کۆسەکەی تر لەوێ تەواو بکات. معنای وای لێ ئێمە بە ئاسانی بتوانێت ئەترا بە شاتەیەک بکەین هەدەفی ئێمە ئیمپلۆیبڵیتی بێت. کەمتر لە دووخولەکم ماوە دکتۆر لەیەکێ لە خاڵەکانە باسی ئەوەت کردووە کە مەرجی ئایلس مەرجێکە تا ڕادەیەک لەگەڵ واقع ناگونجێت زۆر بە کورتی پێم بڵێ چارەسەر چییە؟ زۆر باشە هەندێک پێشنیاریشم ئەگە دوای کاتی هەبێ پێشنیارەکە من بەڕاستی یەک دووشت هەبوو کە پێشنیار بکەم بۆی بە مەجموعەیەک شت بکەن. یەک ڕاگەاندنی زەمالەی ناوخۆیی کە زۆر گرنگە بەڕاستی ستا زۆر کە باسی زەمالە دەکرێت باز لە زەمالەی دەرەوە دەکرێت. من پێم وایە زەمالەی ناوخۆیی زۆر گرنگە زانکۆ حکوومیەکان دەست پێ بکەن زۆر گرنتی ناوخۆیش. بەس مەسەلەی بەرچەستەکردن و جێبەجێکردنی مەسلەی پاداشت و سزا ئەوە زۆر کردومانە ناکرێ. مامۆستایەک زۆر جددیە زۆر ئیش دەکا مولتەزیمە وەکو ئەوە بێ مامۆستایەک جددینیە نامۆستە زۆر باشە. ئەوەی کێشەمانە جاری تریش باسم کردووە بەڕاستی مەسلەی کۆد ئۆف کۆندەکت یان با بڵێن ڕەفتاری میهانی ڕەفتاری ئیتیکی میهانی لە ناو زانکۆکان هەست دەکەم پێویستە وەزارەتی خوێندنی باڵا زۆر گرنگی پێدرا. مەسلەی توانستی ئینگلیزی بە کورتی تاقیکردنەوەی
ئایلتس بە تەنها دەستنیشانکردنی ئاستی زمانی ئینگلیزی نییە بەڵکو زیاتر تەکنیکەکەیە بۆیە ئێستا زۆربەی خولەکان سنتەرەکان خولی وا ڕێک دەخەن بۆ 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ تاکو تەکنیکەکانیان فێر بکەن نەک زمانەکە چونکە بەڵام وەکو گوتمان دەکرێت جێگرەوەی هەبێ وەکو ئەوی کە گەر لەسەر ئاستی نیشتیمانی بۆردێکی نیشتیمانی دروست بکرێ بۆ تاقیکردنەوەی زمانی ئینگلیزی. دکتۆر سەلاح بە کورت و پوختی پێم بڵێ بۆچی ئێوە یەکپۆشی لە زانکۆی چەرم و جێبەجێەکە بێتمان یەکپۆشی یەکێ لەوانەیە کە زۆر زۆرگرێ خوێنکار بۆ ئەوی بزانێ خوێنکارە ئەمە لایەنێک لایەنی دووەم بەڕاستی لایەنی اقتصادیە ئەمە زۆر زۆر گرنگە گەڕانەوەی کاتی خوێنکارە کە بەیانیان و لایەنی ئەمنیش دەوری هەیە بۆی خوێنکار بناسێتەوە ئەوە خاڵە ڕئیسێک ئێمە ئەم ساڵ جێبەجێ ئەکەین بەڵام تەلەبەمان لەبەرەوەی لە پرۆسەی پۆڵۆنیا تەلەبە حەقی قەراردانی هەیە تەلەبە ڕەنگی جڵەکانی هەڵبژاردە بۆ شێوەیە کە ئەیانەوێ ئێمە چاودێریکەرە بین هەر کۆمپانی ئەوان هینیکن ئێمە تەنها مراقبەی ئەەکەین ئەگەر هەماهەنگی و شتیواش پێم خۆشەوێ یەک سوپاسێکی ئەو لیژنەی هەماهەنگی بەرەڕەچوونە بکەم بەڕاستی لە کابینەی نوێی حکوومەت هەرێمی کوردستانە ئێستا لەگەڵ ئێمە دانیشتنوە بە سەرپەرشتی وەزیر خوێندنی باڵاش کە لە وەزارەتی ئێمە زۆر احتیمامان پێداوە پرۆژەکانمە ئەنووسین کە لە 3 خاڵی ڕئیسی تەوەری ڕئیسیە چاکسازیە خزمەتگوزاریە لایەنی ئابوووریە کە ئەمانە زۆر گرن 50 هێڵی گشتی گردوێتەوە. بەڵێ سوپاسانەکەم دیارە ئێمە لەگەڵ هەردوو میوانە بەڕێزەکەم زۆر شتی ترمان باس کرده بوو کاتەر هێندا و کار بوو یەکێک لەوانە کە دکتۆر سەلاح باسی کرد ئەوە بوو کە پێشنیازەکەن لێرە بەدووە پەیوەندی نێوان زانکۆکانی هەرێمی کوردستان لە خانەقینەوە تا زاخۆ چاکتر بکرێ وا بکرێت کە خوێندکارێک لە دهۆکەوە بتوانێت بێت لە سلێمانی لە چەمچەمان لاڵەبجە بخوێنێ و بە پێچەوانەشەوە و دکتۆریش لە پێشنیازەکانی گرنگە من ئەمەیە بیڵێم کە باسی پرۆسەی بۆلۆنیا ئەکەین لە هەموو ئەوروپا وتمان سەبەبی اقتصاد ئەم کارەی کردووە فرێموەرکی مالیزی هەیە فرێموەرکی ئەوروپی هەیە فرێموەرکی ئەمریکی هەیە فرێموەرکی چینی هەیە پێویستە زانکۆکانی هەرێم بە زووترین کار داوا ئەەکەم لە سەرۆکی حکوومەت داوا ئەەکەم لە وەزیر خوێندنی باڵا کوردستان فرێموەرک ئۆف هایر ئێجوکیشن بەکاربێنی جیازی دووبارە بوونەوە نەبێ هەتا تێڵکێشیەکە بێ لە بینی هەورامان و بادینان و هەورامان و سنجار و هەورامان و چەمچەماڵ و هەورامان و گەرمیان و بادنان و گەرمیانە پێویستە ئێمە سۆشیال دایمێنشن بە هەندوەر بگرین خزمایەتی و برایەتی و دۆستایەتی لە ڕێگای زانستەوە کوردستان پێ دکتۆریمدادی پێشنیازی ئەوەی کرده بوو کە لەبەرەوەی لە دنیای ئێستا زەوی ئەکوڵەیە وەزعی ئەمازۆن نەزانین چۆنە کە بۆ یەک مانگیش بێت سیستمی یاخود هەنگاوەکانی بێکاغەز ئەتوانن لەگەڵ دکتۆرە قسە بکەن لە داهاتووە ئەگەر بۆی تێدانگەێنێت چۆن ڕێگاکان جێبەجێ بکەن. پرۆفیسۆر دکتۆر سەلاح ڕەزا سایی سەرۆکی زانکۆی چەرم و نوێنەری وەزارەتی خوێندنی باڵا زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان. پرۆفیسۆر دکتۆر هیمداد عەبدولقادر مامۆستای زانکۆی سەلاحەدین پرۆفیسۆر لە زانکۆی سەلاحەدین لاولێر زۆر سوپاس بۆ حزوری ئێوەش بەڵێ سوپاسی تەواوی هاوکارانم ئەکەم کە زۆر ماندووە بن بەم بەرنامەیەوە سوپاسی هەردوو میوانەکەشم ئەکەم هیوادارم توانی بێتمان کۆمەڵێک پێشنیاز و چارەسەری باش بخەینە ڕوو سەبارەت بە واقعی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان. ئەزیزانم ڕێزی یادگار فایە قبول بکەن تا بەرنامەیەکی دیکەی پاسی یادگار ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن خواگەداتان.